ئەو زۆر مشکلەیە کابراوی ئافرەتە بێنێ بە تۆڵێ ئافرەتە بێنم چۆنە تۆ هیچ هەواڵێ نازانی لەبارەی ئافرەت وەرا گاو لێ نییە حالەوە نەدیوتە لەشکێکی پێوەڵێ ئافرەتی وا هەر نییە ێ بۆ درۆکەی ێ تۆ نازانی حاڵی چۆنە چۆنەڵێ ئافرەتی وان نییە هەر خۆ هەزاری وا ناسی کە نازانی حاڵی چۆنە چۆنەڵێ هی وا هەر نییە ێ ئەگەر دراوسیت باشە ئەگەر ڕەفیقی کچەکەتە هاتوۆتە ماڵت شتە ماڵە ئەگەر مەعامەلەیەکەیە لەگەڵ ئەگەر سەفەرێکەیە لەگەڵ ئەگەر عایلەکەیە ناسی ها ئەگەر لە جامیعەکە لەگەڵ یابووی لەکوێ قسە بکە بەس کەوشتان نییە بۆ قساکەی بۆ قوڕەکەی بەسەری خەڵکا کابرا ڕوای هێنێ دوایی بۆی دەرەکەوێ ئەمە لە ڕابردووە چەند زینایەکی کردو بۆی دەرەکەی ئەمە لە ڕابردووە چەند مێردێکی هەبووە بە قاچاق سیرەکە لە سناپ دوو مێردیە بوو لە واتساپ دوانی هەبوو لە فەیسبوک دانەیەکی هەبوو لە تیکتۆک چواری هەبوو لە ئینستاگرام پێنجی هەبووە ئەمە چییە برا تۆ چی توش کرد زۆر مشکلەیە یا ئەو کوڕێکی چۆنە وەڵای بینم چێ بۆ مزگەوتێکی تر باشە ئەمە قەبرپەرست بوو ئەمە قەبرپەرست بوو تۆ مشریکێکە تەزکیە کرد تە موسڵمانە و چاکە ئەمە تاغوت پەرست بوو ئەمە جەهمی بوو ئەمە دیموکراسی خوا هەست بوو تۆ کێ تەزکیە کرد وتە پیاوێکی چاکە قوڕی دنیا و بەسەر تۆ میسشارە سەقەتانە بوو ئەدەی بە خەڵک هەمووی خیانەتە جا ئەگەر بێت و لە زەواجانە بێ بۆن لە تیجارەتێکا بێ ئاگاو لە حرام و حەڵاڵ نییە ئاگاو لە ڕیبا و لەو شتانە نییە لە خۆتەڵی دروستە ڕیبا نییە دروستە حەڵاڵە ژەڕای کرد تووشی ئەو حرامە بێت تاوانەکەی لەسەر تۆیە تاوانەکەی لەسەر تۆیە قسە مەکە لەو بابەتانەیە یاخود شەراکەت لەگەڵ فڵانە کەس کەم ئاو پیاوی چاکە تو تا شەراکەتی لەگەڵ کردووە دەرکەوتووەکەوە بۆ خەڵک تووشەکەی هەمووی ببە تاوان لەسەر یاخود لە بەروبووم و زەراعەت وانەیە کاڵایە بێنم و ئەوە بکەم و ئەو بەربوومە دابچێنم و دانەچێنم یاخود لە میهنەیەک و کارێکە یاخود لە بەکارهێنانی دەرمانێکە یاخود لە جلو بەرگێکە لە خواردنێکە لە هەر شتێکی ترە لە دیراسەیەکە لە هەر شتێکە کە فرز بە تۆکە تۆ ئەهلیەوە نیت بۆچی ڕێنمونیەکەی قوڕەکەی بەسەریاوە تووشی کێشەیەکی